شاری قۆزی و قەل و قاز و بۆبڵیە. ئەگەر وشکە ساڵی هێشت لەخوا پێشترە و شارە ڕووپۆشێک و بە گۆشتی گا و گوڵەگەنم داپۆشراوە. هێوازان نزیکەی سێ لەسەر چواری خەڵکەکەی بژێویان لەسەر کشت و کاڵوا ژەڵزاریە. ئەوە تا سەرنجبن. ساڵانە زیاتر لە 1 ملیۆن کیلۆ گۆشتی سوور لە مانگا و لە مەڕ و لە بزن و گامێش و خوشتر بەرەمەیە. باسی کوێکەم باسی خەڵکی پارێزگای دیوانیاکە. جاران 212,000 دۆنمیانە کرد بە مەرەزە. ئێستا تەنیا 2000کە. کەماوی لۆکەی لە واست برنجی لە دیوانیە بڕی. سڵاوتان لێبێتەوە و کاتتان باش. من محەممەدی شێخ فاتیح بووم. هەر محەممەدی شێخ فاتیحیشە بم خوایار بێ. باسی پارێزگای دیوانیم بۆ کردن. ئەمێت باسی لەکوێ بووین؟ لە باسی کەرتی کشت و کاڵا بووین، لە چاندنی گەنم و برنج و هەروەها بێتەوە ئاژەڵداری و مەڕداری. ئێستا لێرە حەزەکەم سەرشان بۆ چەند زانیارێک ڕاپێشمەوەی پەیوەندی بە کەرتی کشت و کاڵەوەی لە پارێزگای دیوانیە. ساڵانی ڕابردوو پێش ئەم وشکە ساڵیە زیاتر لە 200,000 دۆنم زەویە کرا بە برنج. باشە ئێستا ئەوەی کە هەیە 3500 دۆنم بوو پێشتر لە 2022 لە 2023 کەم بۆتەوە بۆ 2000 دۆنم. یعنی تا بێت ڕووبەری زەوی داچەندراوە بە بەروبوومی کشت و کاڵی کەمە بێتەوە. ئەوە لە کاتێکدا 930,000 کەس لەم سنووری پارێزگای دیوانیە سەرقاڵی کشت و کاڵکردن بوون. یعنی واتە ڕێژەی لە 165 نزیک لە سێ لەسەر چواری خەڵکی دیوانیە بژێویان قوتی ژیانی ڕۆژانەیان یا لەسەر شاندنە یا لەسەر ئاژەڵداری و مەڕداریە. بەڵام کێشەکە لە چیا؟ کێشەکە لەوایە تا دێت بەرهەمی کشت و کاڵی لەم پارێزگایە لە کورتی و لە کەمیەدا بە جۆرێک کە بەرهەمی برنجیان داهاتی بەرهەمی برنجیان بۆ نمونەی کە هەیان بووە یعنی 57 ملیار دینار بووە لە کۆی ئەو 180 ملیاری کە بۆ هەموو عێراق دانراوە. لە شوێ تۆ 200,000 دۆنم کەی بە برنج لە شوێ تەنیا 2000 کە ئەوە زۆر کێشەیشی ئێجگار گەورەیە. و ئێستا و داتا و زانیاریانەی دەیبێنن پێمان ئەڵێن کە پێشتر 350,000 دۆنم زەوی کراوە بە گەنم، ئێستا 164,000 کراوە. یعنی ئەمە وای کردووە کە چۆن ڕووبەری داچێنراوە بە گەنم نیوا و نیو زیاتریش کەمی کردووە، ئەوە بەرەمێنانی گەنمیش لە 150 کەمی کردووە و 200,000 تۆن بڕی ئەو گەنمە بووە کە لە پارێزگای دیوانیە بەرهەم هاتووە. و ئەم بابەتە ئاو کێشە باسم بۆ کردن بەس شاری گەنم و برنج نییە، شاری گۆشتیشە. جا گۆشتی ئاژەڵ یا گۆشتی مریژ بێ ژمارێکی زۆر لە شێڵگەی پەلەوەر و لە بەخێوکردنی پەلەوەر بۆ بەرەمێنانی جوچکە، مریشک بۆ هێلکە، مریشک بۆ گۆشت لە پارێزگای دیوانیە هەیە. ئێستا حەزەکەم لە ڕێگەی ئەو داتانەی کە هاتۆتە بەردەمم وێنەکە دیمەنەکە ڕوونترکەمەوە شوشەکە پاکترکەمەوە بۆی بە جوانی دیمەنەکە ببینین. ئەوەی کە هەیە سەبارە بە بەرهەمێنانی گۆشتی مریشک بە لێرە دەست پێ بکەین. زیاتر لە 2200 تۆن لە گۆشتی مریشک بەرهەمەێنرێت و ساڵانە زیاتر لە 7 ملیۆن هێلکە لە کێڵگەکانی بەرەمێنانی هێلکە لە پارێزگای دیوانیە بەرهەمەێنێت. ئەوە لە کاتێکدا بەرهەمی ساڵانی پێشویان ئێجگار زۆر بووە، چۆن لە برنجەکە و لە گەرمەکە لە کورتیانداوە لە بەرهەمێنانی گۆشتی جار گۆشتی ئاژەڵ بێ، گۆشتی سوور بێ، گۆشتی ڕەش بێ یا گۆشتی سپی بێ، گۆشتی سوور بێ و ئاژەڵ، گۆشتی سپی بێ و گۆشتی مریشک لە کورتێنانی داوەتەنان لە ماسیش هاو کێشەیان هەر هەیە. ئەمە سەبارە من بابەتانە کە حەزم کرد قسەی لەسەرکەم. من شتێکتر زۆر ماوە باسی کەم یەک پشووی کورت وەرەگرم ئاوا چەند چرکەیەک و ئینشاءڵڵا
خوار بێ ئێستێ ئێستا باسی ئەوەتان بۆ بکەم وشەی دیوانیە لە چیەوە هاتووە هەر بۆ زانیارێکی گشتی یعنی کاتی خۆی هەر لە زمانی قال و بەلاوە ناوچەی فڕاتی ناوەڕاست ناوچەیەکی ئەجار نائارام بوو بە تایبەت لە سەدەی 16 بە دواوە شەڕ و ئاشوبی زۆرتیان بوو کۆمەڵێک عەشرەت لێوە ژیاون یەکێک لە سەرۆک عەشرەتەکان هەڵایەکی دروست کردووە لە بەشی چەپی ڕووباری فرات یعنی لە خۆر هەڵاتی ڕووباری فرات کراوە قسە کرد ئەو کەسە شێخی عەشیرەت بووە و قەڵایی دروست کردووە جا خۆی و دار و دەستەکەی لەوێ بوو دارە زیافەی تیا بووە واتە دیوانی تیا بووە بە کوردەکەی دیوەخانی هەبووە ئیتر ناو نراوە دیوانیەت الخوزاعە ئیتر بەو جۆرە ناوی عەشرەتەکە لێ بۆتەوە بە تێپەڕبوونی کات و چەند ساڵێک وشەی دیوانیەکە ماوەتەوە هەرگوتم بە ئەوە شەر بزان قەیچێکە خۆماڵی زیاد سەر ناشێت زانیاریش هیچ کاتێک ماڵی زیانی ئەو پەندە بۆ ناوێ بڵێ ئەزیادەت و کە نقصان هەندێک جار پێویستەکانی سان زانیاری لەسەر زۆر شتە دو خۆشان حتممە و زانێتان هەزانیوە بەڵام پێویستەکە ئێستا بزانین دۆخی شاری دیوانێت چۆنە ئەم بافتە گفتوگۆ دەکەم گفتوگۆشی کورت دەکەڵ بە ڕێز دکتۆر عەلی الحەطاب ئەکادمیست مامۆسای زانکۆی قادسیە بەڕێزیان لە دیوانی گەماندایە بەڕێز الحەطاب و کاتت باش ئەمەوێت باسی ئەوم بۆ بکەی یەکێک لە کێشە گەورەکانی دیوانی ئەوەیە کە خەڵکی دەوروبەری شارە گەورەکان بەتایبەت دەوروبەری مرکزی قەزا مرکزی پارێزگاکە کۆچەکەن کە کۆچەکەن ناچنە ناو شارە گەورەکانەوە ئەچن بۆ پارێزگاکانی دیکە لەوێش ناحەوێنەوە ئەمە چ کاریگەریەکی لەسەر ژیانی خەڵک دروست کردووە بەڕێز الحەطاب شكرا لروداو على هذا الاهتمام سپاس بۆ ڕوودا و لە پای ئەو باەخدانەی بە پارێزگاکانی باشووری عێراق لە ڕاستیشدا خەڵکی شارەکان کە سوکاری کوردانن چونکە هەمومان کۆچی هەفتاکانی سەدەی ڕابردوومان لەبیرە ئەم شارەش لەو شارانەیە کە لە دڵی کوردانە چونکە بەشێکیان تێیدا مانەوە و ژیانی هاوژینیان پێکهێنا بەشێکیش ئێستا لە سەرکردایەتی کوردستانن بەڵام هێشتا هەست و سۆزیان بۆ ئەو شارە لە بیرکراوەی سەرڕووباری فورات هەیە بۆ وەڵامی پرسیارەکەت هەر بینەر بیسەر و خوێنەرێک دەبێت بزانێت دیوانیە کوێیە دیوانیە شارێکە کە نزیکەی هێندەی وڵاتی قەتەرە چونکە ڕووبەرەکەی زیاترە لە 9500 کیلۆمەتر چوارگۆشە دانیشتوانەکەی نزیکەی 2 ملیۆن کەسە واسط بابل نەجەف و سەما و حیلە هاوسنوورن دیوانێ بە سروشتی خۆی بەداخەوە ئەوە ئەگەر باسی وەڵامدانەوەی پرسیارەکەت بکەم کە بانەمنیشان کورت و لە ڕاهەندەکانیدا قوڵە وەک بەڕێستان دەزانم هەر کۆچکردنێکی ڕۆڵەکانی شارەکە بۆ قەزا و ناهەیەکان یاخود بۆ شارەکانی دیکە خۆڕەنگە سرت سۆڕ بمێنێ ئەگەر چەند ڕێژە و ژمارەیەکت پێ بڵێم لەبارەی کۆچکردنی ڕۆڵەکانی دیوانیە بۆ دەرەوەی شارەکە نەک تەنیا بۆ سنووری قەزاکانی چونکە دیوانێ لە 12 قەزا پێک دێت هەروە 23 ناحیە بەڵام ئێستا کۆچکردن بۆ شارەکان دەستی پێ کردووە بە تایبەتی کەربەلا و بەغدا و چەند شوێنێکی دیکە بێگومان فاکتەری ئابووریش هۆکاری سەرەکیە هەروە بزوێنەری سەرجەم هۆکارەکانی دیکەشە سیاسی کۆمەڵاتی هۆکارەکانی دیکە شارەزانی ئابووری دەزانن کە کارگەڕی ئابووری بەرپرسیارەتێکە بۆ دەستخستنی باشترین ئەنجام یان بەرپرسیارەتێکە بۆ ڕێخستنی هەوڵەکانی ئەوانی دیکە بۆ دەستخستنی باشترین ئەنجام حەزەکەم بە کورتی باس لە کاریگەریە نەرێنەکانی کۆچکردنی و خەڵکەم بۆ بکەیت کە ئەو خەڵکە کۆچەکەن لە شاری خۆیان لە جی خۆیان نامێننەوە چ کاریگەریەکی لەسەر دۆخی ئابووری شارەکە دروست کردو ئەگەر بە کورتی پێم بڵێ چ پرسیاری دیکەمەیە بەڕێز الحەطاب نعم هجرة الكفاءات على وجه الخصوص بەڵێ بە تایبەتی کۆچکردنی کەسانی بەتوانە لە شارەکە کاریگەری زۆری لەسەردانەوە ئێمە لە دیوانیە تەنیا پشت بە موچە دەبەستین هەموو سەرمانگێک ڕۆڵەکانی شارەکە بە تایبەتی فەرمانبەران موچەی ماگانیان وەردەگرن کە لە نزیکترین خەمڵاندن ڕەنگە بگاتە 12 بۆ 15 ملیۆن دۆلار دیوانیە لە مانگێکدا 10 بۆ 12 ڕۆژکار دەکات ئەوە لە هەموو دوکان دامەزراوە شوێنە قازانجویستەکان و سەرگەرمیەکان بەڕێزت دەزانی دیوانیە شارێکی سنووری نییە گەشتیاری نییە نەوتی یان لە نێو پارێزگاکانی پەترۆدۆلار نییە هەروەها پێی دەگوترێت پایتەختی کشت و کاڵ بەڵام لە ڕاستیدا کشت و کاڵی تێدا نییە
بۆی ڕەنگە سرت سوڕ بمێنێ ئەگەر پێت بڵێن ژمارەی گوڵە جوۆیەکان هاو ئاستە لەگەڵ ژمارەی جوتیارە چونکە ئەو ئاوی وەکو پشکی فەرمی دێتە شارەکە زۆر کەم و ڕەنگە لە ساڵانی داهاتووشدا بەشی پاراستنی ئەو ماسیانش نەکات کە ئەو شارەی پێدەناسرێت ئەوەش کێشەیەکی گەورەیە بۆ یەکەسانی خاوەنتوانە و پسپۆڕی ڕۆیشتن چونکە شارەکە بە شارەزایەکانی بەناوبانگ بوو ڕەنگە سرت بسۆڕمێ ئەگەر بزانێ ئەو شارە زۆرترین ئەمنیەت و ئاسایشی تێدایە بۆ کریستیان و پێکاتەکانی دیکە ئەو فرە ئیتنیەی کە لە دیوانیە هەیە وە فرە مەزهەبی هەیە لە دیوانیە ئەو جۆرا و جۆرەتیە لە خزمەتی ئابووری شارەکە بۆ یان یەکێکە لە هۆکارەکانی پاشەکشەی ئابووری و بژێوی خەڵک لە شاری دیوانیە. نعم، احنا كنا نتمنى على المسؤولين عن هذا الموضوع يعني بالحفاظ. بەڵێ ئێمە هەمومان هیواخوازین و داواکارین بەرپرسان لەم بابەتە پارێزگاری بکەن لەو پێکهاتە جوانانە بۆ بۆنەیەوە ئێستا خێزانگەلێکی زۆری کورد لە شارەکە هەن تاوەکو ئەو کاتێ ئێستامان کریستیانیش لە شارەکەماندا هەن هەروە پێکاتەکانی دیکەش ئەمە بێگومان هەمووشیان کەسی پسپۆڕ و بەتوانیان تێدا بوو زۆر شارەزا بوون بەڵام بەداخەوە کەم تەرخەمی و بێتوانایی بەرپرسان لە ڕاگررتنی ئەو سیما جوانە بووە هۆی کۆچکردنی زۆری نەیە دواتر وای لێهات شارەکە سەروی ڕێزبەندی پارێزگاکانی عراق بگرێت لە ڕووی هەژاریەوە بۆ ماوەیەکی زۆریشە هەژارترین پارێزگای عراقە بابزانی هەروەها بەداخەوە دەیڵێم یەکەمیشە لە ڕووی گەندەڵیەوە چونکە ئەو ئاماژە پێوەر و داتایانی لە ڕێکخراوی شەفافێتی نێودەوڵەتیەوە دەردەچن لەسەر ئاستی عراق و جیهان ئەو شتە پشتڕاست دەکەنەوە بۆیە دیوانێ لەو بابەتە دواکەوتووە هەرچەندە بنچینەیەکی باشی هەیە ئەمن و ئاسایش تێیدا لە ئاستێکی زۆر باشدایە هاوسۆزی و مامەڵەی خەڵک لەگەڵ بیانەکان لە ئاستێکی نایبدا و کەسی بیانی ڕێزی زۆری لێدەگیرێت بەڵام بەداخەوە حکوومەت بێتوانایە لە ڕاگررتنی ئەو کۆچکردانە هەروەها بێتوانایە لە بەرەو پێشبردننی ئاراستە ئابوووریەکەی بمبەخشە ڕاتەگرم باوەڕم پێ بکە تێر ناخۆم لە گوێگرتن لە قسەکانە زۆر بەتام و بە لەزەت باسی ئەو دۆخە خراپەی دیوانیاکەی بەس بمبوورە کاتم کەمە من حەوڵە دەم لە کاتێکەیە گفتوگۆ لەگەڵ کەمەوە جەنابی دکتۆر من زۆر سپاس دەکەم هەر بژیت سەلامەت بیت دکتۆر عەلی الحەطاب ئەکادمیست مامۆستای زانکۆی قادسیە لە دیوانیە گەڵمان نابووی هەر بژیت زۆر سپاس دەکەم جا ئەڵێن لەش ساغی تاجێکە بەسەر سەری لەش ساغەکانەوە تەنیا نەخۆشەکانی بینن هێنا لە ساغەکە خۆی نایبینێ ئەم قسەیە چۆنە ئەم قسەیە بۆ ئیشی شەڕ ڕاستە ئاوهاش ئیش و کار تاجێکە بەسەر سەری کارکەرانەوەیە تەنیا ئەوانەی بینن کە بێکارن بەخوا پەتایەکی پیسی کوشندێ یعنی هێندە پەتا و درم و نەخۆشی هەیە مەگەر لە فیلم و کتێبەکانە بۆمان بژێڕنەوە ئەینا نەماوە تەواو بوون بەڵام ئەم بێکاریە شتێکە لەوەتەی بەشەر هەیە لەوەتەی ئیش هەیە بێ ئیشیشە زۆر ناخۆشە ینی ئابووری تاک خێزان وڵات داغانەکە کۆڵەواریەکە بۆزان کێشەکە چییە؟ کێشەکە وێ بێکار بیت ئەوەشی هەتە لە دەستێتی بۆیە زۆربەی بێکارەکان هەژارن بەڵام هەموو هەژارێک بێکار نین جا فەرمون ببینن بزانن لە دیوانیە یعنی چەندی بێکارە و چەندی هەژارە پێکەوە هەر بۆ تەواوکردنی قسەکانی بەڕێز الحەطاب ئەو زانیاریانی کە هاتنە سەرشاشە دەیبینن بەڕاستی کە زیاتر لە 930,000 کەس لەو دیوانیە کە یەکێکە لە پایتەختەکانی دانەوێڵە لە پایتەختەکانی گۆشت لە عێراقا وەرە لەو پایتەختەیە 930,000 کەسێ هەژار و بێکار بێت ئەمە کێشە و پەتایەکی ئێجگارێ کوشندەیە بەڵام من بۆ تەواوکردنی قسەکان حەزەکەم هەندێک زانیاری دیکە وەربگرم گفتوگۆ بکەم لەگەڵ بەڕێز کاک هەستیار قادر یاخوا بەخێر بێی بەر لەوەی پرسیارەکان لێکم بە کورتی باش تێ باسکەین تۆ ماشەڵڵا هێشتا سەر هەر ڕەش و جوانە بەس من سەرم سپی بووە بەشێکی زۆری سەرسپی بوونەکەم بازان پەیوەندی بە ئەم داتا و زانیاریانەوە هەیە ئەوی پەیوەندی بە عێراقەوە هەیە نەکەمەی ئێستا هەر دەمێکە کۆڵەوار بوو بەڕاستی یعنی بڵێن لەسەر دەست بڕۆ لێرەوە تاوەکو سلێمانی زۆر باشتر لەوەی بڵێن ئادوو داتا لەسەر عێراق وەکەرەوە ئەوە بوای لێ ئەتۆم عێراقا نەداری
بەسەر بەردیەوە ماوە نەداتای بەسەر ژمارەوە ماوە ئەوەزانام سەری منی پێکاوە ئەم زۆر خەریدن پێوەی کێشەیەک هەیە ئەم داتانە کە کۆکرێتەوە شێوازی کۆکردنەوەکەی کێشەی تایە تەبانەوەی کە من بە دوواداچوونم کردووە هەنێک لە بەڕێوەبەرایەتیەکان کە زانیاریان بە دەستگای ناوەندی ئامار هەندێک جار زانیاریەکان ئەوەیە یعنی زیادە ڕۆیی تیاکراوە دقیق نییە ورد نییە ئەمە پەیوەندی بە هەنێک بابەتی وردی دیکەوە هەیە کە ڕەنگە بەرپرسی ئەو یەکەیە نێوێ ئامارە لەگەڵ ڕێکخراونی و دۆڵەتەکانە فەندی هەیە و باڵێنەرشیپ و باوبەشی کارەکەن داتای وا هەڵیان هەیە لە ماڵپەڕەکەی خۆیانە ئینسانەی بەس پێ بکەنی بەڕاستی ئەوەیە چکل داتا لە فەرمانگەکانی دیکەوە ڕێگە لە شارەکان لە بەروی هەموو شارێک ئەگەر کەسێک نابێ هەبێت کە مۆنیتەرین و چاودێری و ئەوە نییە عێراقە یعنی یەکەم عێراقا دووەم زانیاری ئەگە و دااتانەی کە وەزاتی پلاندانان وڵایەکات و هەمیشە 2 ساڵ جارێک ڕوپێویەکات ئێستا حالیان خەریکی ڕوپێویشی ترەکە بۆ 2 ساڵی تریانەوەی کە ئێمە ئێستا لە بەردەستمانایە ئەوەیەکە 2021 تاکە ئێستا بەرنامەی 15 ژمارە وایە ئەمانێ 15 ژمارە شرۆفە بکەین قورآانە ماچ کردوێ 15,000 جارە بێت تستی کەینەوە بزانین ئەم زانیاریە وایەوانی بەڵێ زانیاری هەیە مەسەرەن 3 ژمارەیە لە 3 دەستگای جیاوازەوە مەسەرەن حکوومەتە وەزارەتی پلاندانانە وەزارەتێکی دیکەیە یعنی تەشیدکردنەوە یا دڵنیابوونەوە لەو ژمارە یعنی با لێرە شتێ بڵێم بەڕاستی جاری وە هەبوو بۆ وەرگرتنی یەک زانیاری بۆ نمونە لەسەر ژمارەی مانگال لە پارێزگایەک ئەمە شتێکی زۆر بەسیتە ئاسانە لەگەڵ ئەم کاکە سیاری حازریە ئەو هیمەت و بەرەکەتیشی حازرەوە تا لە تەنیشمایە جای وا بۆ تا عسر خەریکی گفتوگۆ و مناقەشە بووین یعنی تاوەکو زانیارەکەمان پشتڕاست کردوەوە پاکمان کردوەوە بزانین کامیان لە ڕاستی و نزیکە ئێستش لەسەر ئەو زانیارن هەنێ زانیاری هەیە من ناتوانم سوێنی لەسەر خۆ بزانم وایە چکارگەری سوێنەکە و کە ڕاست بە زانیار وڵاتی کەوانێ بەڵام با ئێستا بە کورتی پرسیارێک لەکەم لەسەرم بابەتی دیوانیە یەکێک لە کێشە گەورەکان بریتە لە گۆڕانی کەش و هەواکە گۆڕانی لە بابلی وشە ساڵی دروست کردووە و باسی کۆچیشم لە پرسە لە میوانەکە پرسی تۆ لەسەرمە تو زانیاری طبعا کەمبوونەوەی ئاو کە یەکێکە لە کاریگەریەکانی گۆڕانی کەش و هەوا دوو شار هەیە کە زۆر کاریگەری لەسەر کشت و کاڵیان کردویشان دیوانیە بە هەمان شێوەی نەجەف چاندنی برنج تایە سنوردار کرا باشە بە ڕێژەیەشی زۆر کەم کەمبوونەوەی ئاو وای کردووە 30 گوندیان ئامارێکە لە 30 گوندی کەسییان نەماوە کێشێکی گەورەی بۆ کۆچ دروست کرد بەڵێ کۆچیان کردووە بۆچی کۆچیان کردووە یعنی لە 2022 ئامارێک هەیەڵێ 75 گوندی ئاویتیان نەماوە ئاوی خواردن ئاوی بەکارهێنان باشە لە 2023 بۆ بە 120 یعنی تۆچیتە گوندێکەوە گوند بە ئاو ناسراوە بە کشتکاڵ ناسراوە ئاویتیانی ئاوی خواردنیتیانە بە تەنکەر بۆیانە بن ئێمە فریان ناکەوێت ینی خۆزانانی خزمەتگوزاری لە عێراق چۆن ینی کێشەیەکی زۆر گەوری بۆ گەر بەسی چرکە پێم بڵێ کێشەی نەوت بەرهێنانی لە کێڵگە نەوتیەکان نەوتیش کێشەی بۆم پارێزگای دروست کرد بەڵێ خۆی یەکێکە لەو پارێزگانێک نەوتی تایە حەوت چێڵگەی تایە چوونە لای محەممەد شیع سوودانیش بڕیارێکی دا یان تەوجێکی دا کە بخرێتە گەڕی شەشەمی گرێبەستەکانە وەڵام نەخرا ئەو نەخستنەکەی ڕەنگاڵێن تێڕوانینەکەی بۆی کامانە وەکو احتیاط وەکو یادەجی نەوتی عێراق مێن لەو شارن لە ناوەڕاستی عێراقا و کێشەیەکی دیکەی هەیە سەر مەحکەمەیە پێم وایە لەگەڵ واستا چێڵگەیەکی هاوبەشی ئەحدەب ئەڵێ لە 145 هی منە بۆی واست ینی مەسەن کێشەی زۆرە نەوتی هەیە بەڵام ئیمکانیاتی دەرهێنانەکەی نیست زۆر سپاسەکەم ئەزەر داتاش لە شیەوە تای پێ بنی زۆر باشە لە کامێرێکا کە سەوەرە تەنیشتی منەوە ئێرە زۆر باشە قسەی دیکەمان ماوە زۆر بە کورتی بە پوختی هەنێک لە قسەکانی دیکەش بە شێوازێکی دیکە پارافرێزمان کردەوە تا دیسان و داماڕشتەوە لە ماوەی 40 چرکە 50 چرکێ ئاوە یا خولەشێکی پێبن پێشەوە یەخولەکە ببینن لەسەر دیوانە ئێمە بەخوای گەورەتان ئەسپێری دیوانیە پێنجەم بچووکترین شارە و دووەم هەژارترینە 17% دانیشتوانەکەی بێکار دەسوڕێنەوە 65% دانیشتوانەکەی بژێویان لەسەر کشت و کاڵە بەڵام بەهۆی وشکە ساڵیەوە ناهێڵن بەدلی خۆیان برنج بچێنن ئێستا 1% زەوی تەرخانکراوی پێشویان بە برنج دەچێنن بەرهەمی گەنمیشیان بۆ نیوە کەمی کردووە دیوانیە ماڵی گۆشت و مریشکە زیاتر لە 8,000 تۆن گۆشتی مریشک و 18,000 تۆن گۆشتی ئاژەڵ بەرهەم دەهێنێت
کە 148 تۆنیان گۆشتی حشتدە 275 ملیۆن هێلکە و نزیکەی ملیۆنێک جوجەڵە بەرهەم دەهێنێت.